بینەرانی عزیزی کورسادنی و سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم نوێترین هەواڵابووریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ یەکەم. وەفتێکی دیوانی چاودێری عێراق بۆ وردبینی داهات لە هەرێمی کوردستانە وردبینی لە داهات و خەرجیەکانی چارەکی چوارەمی ساڵی 2025 دەکات. بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەردەوامە لە بەرزبوونەوە ئۆپێک پلەسیش زیادکردنی بەرهەمهێنانی نەوتی پەسەند کرد. گۆڕانکاری لە سیستمی کاتی کامێراکانی خاڵ بۆ خاڵ لە نێوان کەلار و کفری دەکرێت. خێرایی ڕێگەپێدراو ئەکرێت بە 100 کیلۆمەتر لە سەعاتێکە. بەرزبوونەوەی پلەکانی گەرما ڕۆژانە 150 ملیۆن دۆلار زیان بە عێراق گەیەنێت. کۆی گشتی زیانەکانی ساڵی ڕابردوو 9 ملیارد دۆلاری تێپەڕاندووە. دووبارە سڵاوتان لەبێ وەفتێکی دیوانی چاودێری عێراق بۆ وردبینی لە داهات و خەرجیەکانی هەرێم لە هەرێمی کوردستانە ماوەی هەفتەیەکە بێت کە لێرن بۆ وردبینی وەکوتم لە داهات و خەرجیەکانی چارەکی چوارەمی ساڵی 2025. من زیاتر لەسەرم بابەتە قسە ناکەم وردەکاری زیاتر لای پەیامنەرمان بڕیار محەممەدە هەندێک زانیاری بۆ بەدەست خستوین بابی نەریبینەوە کە ڕێمەوەلاتە. بە گوێرەی و زانیاریانەی کە لە دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان بە ئێمە دراوە زیاتر لە هەفتەیەکە وەفدێکی باڵای دیوانی چاودێری دارایی عێراق لە هەرێمی کوردستان و لێرە بە هاوبەشی لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان وردبینی لە داهات و خەرجیەکانی بەواتە داهاتی خەرجیەکانی نانەوتی دەکەن. هی سێ مانجی کۆتایی ساڵی ڕابردوو. دیارە ئەو وەفدەی دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان ینی ئەمە یەکەم جاری نییە هەر سێ مانگ جارێک چوار مانگ جارێک دێنە هەرێمی کوردستان و زیاتر لە هەفتەیەک دەمێننەوە و بە شێوەیەک وردبینی لە داهات و خەرجیەکانی هەرێمی کوردستان دەکەن چونکە مانگانە دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان راپۆرتی خۆی دەنێرێت لەبارەی داهات و خەرجیەکانی هەرێمی کوردستان. بۆیە وەکوتم سێ مانگ یان چوار مانگ جارێک ئەو وەفدەی دیوانی چاودێری دارایی عێراق دێنە هەرێمی کوردستان و سەردانی وەزارەتەکان دەکەن و داوای ئەو بەڵگەنامانە دەکەن یاخود ئەو وەستڵانە دەکەن کە سرف کراون یاخود بە شێوەیەک ئەو وەستڵانە دەکەن کە داهاتە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کۆکراوەتەوە وردبینیەک دەکەن و بەراوردێک دەکەن لە نێوان ئەو راپۆرتە و لەگەڵ ئەو بەڵگانەی کە لە وەزارەتەکان هەیە بۆ ئەوەی ئەو کێشە و گرفتانەی کە هەن بە تایبەتی لەبارەی داهات و خەرجیەکان لە هەرێمی کوردستان لەگەڵ عێراق هیچ کێشە و گرفتێک نەبێتن و راپۆرتەکانیش لەلایەن دیوانی چاودێری دارایی عێراقەوە پەسەند بکرێت. باشە کۆبوونەوەی شەوی ڕابردووی ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆتایی هات بەبێ ئەوەی باسی 120 ملیارد دینارەکە بکرێت. ئەزانین کە بابەتی 120 ملیارد داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان کە پشکی حکوومەتی فیدراڵیە بەستراوەتەوە بە موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان واتە ڕادەستکردنی نەوتی هەرێم بە سۆم و ئەم 120 ملیارد دینارە دوایین لێک تێگەیشتن و دوایین ڕێکەوتنی نێوان بەغدا و هەولێر بوو بەڵام ئێستا هەرێمی کوردستان ئەڵێ ناتوانم ئەو 120 ملیارە دابین بکەم بۆی ئەم قەیرانانە کە ڕۆی لە ناوچەکە کردووە. ئەمێ بزانم کە ئایا ئەمە ئاستەنگ لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست ئەکادیاننا دوایین زانیاریەکانیش لەبارەی کاتی ناردنی موچەی مانگی شەش لای پەیامنەرمان بێستون سەلامە بێستون سڵاوت لێ بە پێمان بڵێ دوایین زانیاری لای تۆ چییە؟ ئایا ئاستەنگ بۆ موچەی موچەخۆران دروستە بێت یاخود ناپێت وایە موچەی موچەخۆران لە کاتی خۆیان دێت؟ زریان هێندەی گەرمای باشوور و بەغدای پایتەخت هێندە دڵی فەرمانبەرانی هەرێمی کوردستان گەرمە لەسەر ئەوەی کە هۆکار چییە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەردەوام لە مانگانە دواکەوێت. ئێمە بەر لە چەند مانگێک بەر لە ئێستا بەر لەوەی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ڕێکەوتن بکات لەسەر ئەم 120 ملیارە وەزیرێکی کورد باسی لەوە کرد ئێمە لە هەوڵیەوە بووین کە ئەو داهاتی نانەوتی هەرێمی کوردستان لە 100 ملیار کەمتری شێو بکەین هەوڵەدەین بیکەین بە 90 ملیار کەچی وەفدێکی هەرێمی کوردستان لە چەند کەسێک پێکاتبوو هاتوونەتە بەغدا و توانە ئێمە بە 120 ملیار دەتوانین مانگانە داهاتی نانەوتی ڕەوانە بکەین. یەک مانگ دوو مانگ کێشە دروست بڵێن توانیان ناریان دواتر کێشە دروست بوو هەرێمی کوردستان دەڵێت
من داهاتی نانەوتیم ناگاتە 120 میلیارد ناگاتە 70 میلیارد دینار بۆیە لە توانای منان نییە ئەویش بەوەی ئەوەی کە ماوەی چەند ڕۆژێکی کەم دەواازە سنوورەکان داخران دواتر دەواازە سنوورەکان کرانەوە لە هەرێمی کوردستان و هیچ گرفتێکی هەڵگۆڕی بازرگانی نییە بۆیە ئەم داهاتە ئەم 120 میلیارە بۆ بە کێشە کە ئێستا حکوومەتی عێراقی وەکو خۆی دەڵێ حکوومەتی عێراقی هەرێمی کوردستان خۆی هاتووە و توێتی من 120 میلیارەکەم هەیە بۆیە لەسەر ئەوە بە بڕیارێک لە ئەنجومەنی وەزیران ئەمە کرا بە بڕیارە و 120 میلیارە و دەبێت ماگانە هەرێمی کوردستان ڕادستی عێراقی بکە. ئێستا حکوومەتی عێراقی دەڵێت من هیچ گرفتێکم نییە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕەوانە دەکەم بەڵام بە شێوەی مقاسە واتە هەرێمی کوردستان چەندێ پارەی هەبێ 60 میلیارە 50 میلیارە 100 میلیارە چەندێک هەبێ ئەوەی کە دەمێنێتەوە مقاسەی دەکات عێراق لای خۆیەوە دەیبڕێت و پارەکەی تر دەنێرێتەوە بۆ هەرێمی کوردستان دەخاتە سەر حسابی هەرێمی کوردستان بۆ موچەی فەرمانبەران ئەمەش هەرێمی کوردستان پێی قبوڵ نییە دەڵێت دەبێت موچەکە بە کاملی پێم بگات و ئەو پارەی کە هەیە لە داهاتی نانەوتی بۆ گرێبەستە و بۆ مامۆستایانی وانە بێژە بۆیە ئەمە بۆتە هۆکار و سەبارەت بە ناردنی موچەی فەرمانبەران پێدەچێت لەم هەفتەیە موچەکە بنێرێ حکوومەتی فیدراڵی بەڵام بەو شێوەی کە خۆی دەڵێت بە شێوەی مقاسە هەرێمی کوردستان چەندێکی کۆکردبێتەوە لای خۆی دایدەنێت حکوومەتی فێدراڵی 120 میلیارەکە مقاسەی دەکات دەیبڕێت و ئەوەی دیکە دەنێرێت هەرێمی کوردستان دەبێت هەرێمی کوردستان موچەی خۆی دابشکە ئەمە گرفتێکی گەورەی دروست کردووە و لەگەڵەوەشدا وەفدی بەردەوام وەفدی هەرێمی کوردستان چ لێرە بێ یاخود لە هەرێمی کوردستان وەفدی حکوومەتی عێراقیە بێ ئەویش بۆ ئەوەیە کە ئەو لیژنەیان دووبارە بە فەرمانێکی ئەنجومەنی وەزیران کارا کردوتەوە تایبەت بە پرسیە سیکۆدایە بۆ ئەوی بگەنە دەرەنجامێک لە نزیکترین کاتە ئەسیکۆدا لە هەرێمی کوردستان بکەوێتە کار و هەموو دەواازە سنووریەکان ببەستێتەوە بە ئەسیکۆدا و ئەو وەفدەی حکوومەتی فیدراڵی کە لە هەفتەی ڕابردوودا بڕیاری لەسەردرا لە دوایین کۆبوونەوەی وەزیرەکانی هەرێمی کوردستان کە هاتنە بەغدای پایتەخت لەگەڵ حکوومەتی فیدراڵیا کۆبنەوە لەگەڵ ئەنجومەنی ئابوریا کۆبنەوە بڕیاردرا وەفدێکی هاوبەش لە هەرێم و لە بەغدا سەردانی هەموو دەواازە سنوورەکانی فەرمیەکان و نافەرمیەکان بکەن بۆی بزانن داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان چەندە بۆ ئەوەی هەنگاوی داهاتوو بنرێ بۆ کاراکردنەوەی ئەسیکۆدا لە هەرێمی کوردستانی کاوشەوەی دەواازە سنوورەکانی دیکەی عێراق دەگەڕێمەوە بۆ پرسی موچە پێچێ هەم هەفتێ بنێرن بەڵام بەو شێوەی کە حکوومەتی عێراقی دەیەوێت بەردەوام ببێستون ئەگەر زانیاری ترت لایە من پێم وا بوو زانیاریەکان تاو بۆ سپاسم کردی ئەگەر زانیاری ترت لایە تۆ بەردەوام بە لە قسەکانت باشەوە دیارە بێستونیش زانیاریەکانی تاو بوو باشە فەرموو بێستون زریانەوەی بۆم باسکریتەنا دوای زانیاریە کە دوێنێ شەو لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانیش هیچ باسێک لە سەر پرسی 120 میلیارەکە نەکرا و لەگەڵەوەشە باسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەکرات تەنها باسی کۆرمۆر کرا و هەندێ تاوتوێی ئەو پرسیان کرد دواتر ئەنجومەنی وەزیران لە کۆبنەوەکەی خۆی کۆتایی پێهێنا و باسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش نەکرا. سپاس بێستون سپاس بۆ زانیاریەکانت پەیامنەرمان بێستون سەلام بوو لە بەغداوە لەگەڵمان بوو سپاسمان دوو نەبی. ئەمەوێ بچینە لای بەهایدراوەکان بێگومان باسی بەهایدراوەکان بکەین لە سەروی هەمویانەوە دینار کە ماوەیەکە بەردەوامە لە بەرزبوونەوە بە تایبەتی لەو کاتەوە کە چاکسازیەکان لە عراق با بڵێن ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە عراق دەستی پێ کردووە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر دینار هەبووە هەرچەند کاریگەریە گەورەکە ئەوە بوو کە دیسانەوە ناردنی دۆلار لە ئەمریکاوە بۆ هەرێمی کوردستان دەستی پێ کردەوە. ئەمڕۆکە لە کاتی داخرانی بازاڕە لە بازارەکانی هەرێمی کوردستان 100 دلار بە 153500 دینار مامەڵی پێوەکرا هەڵبەتە بازار بە 153000
750 دینار کرایەوە دواتر هاتە 153,200 دواتر دیسانەوە بۆ 153,500 دابەزی بەڵام بەگشتی بەراورد بە ماوەی ڕابردوو بارودۆخی دینار بەرامبەر بە دۆلار باشە پەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە 100 پاوەند لە بازارەکانی هەرێمی کوردستان بە 201,000 دینار مامەڵی پێوەکرا 100 یۆرۆ بە 173,550 دینار بوو 100 دۆلار بەرامبەر بە تمەن بە 17,560,000 تمەنە ئێستا بەهۆی مەراسمی ناشتنی ڕێبەری ئێرانەوە ئەو وڵاتە بازارەکانی داخراوە و ئەمە ڕەنگە هۆکار بێ بۆی کە جارێکە تمەن جوڵە ناکە هەرچەندە جارێکە ئەو بارودۆخی لێک تێگەیشتنەی نێوان ئەمریکا و ئێرانیش وەکو خۆی ماوەتەوە نە پاشەکشەی هەبووە نە بەرەو پێشچوونی هەبووە بۆیە جارێکە تمەنیش جوڵەیەکی ئەوتۆی نەکردووە 100 لیرەی تورکیش لە بازارەکانی هەرێمی کوردستان بە 3,281 دینار مامەڵی پێوەکرا جارێکە پێشەوەی بچمە لای بابەتی نەوت باسی بەرزبوونەوەی دینارم کرد بەرامبەر بە دۆلار ئەمێ بچمە بازارەکانی سلێمانی بزانین لێرە چ باسە دەربارەی بەرزبوونەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار بۆ مەبەستە پەیامنەرمان هێمن کەمال وەرەگرین هێمن سڵاوت لێبێ باسی بەرزبوونەوەی دینارمان بۆ بکە پێم وایە گڕۆتینێکەیە لە بازار جموجوڵەکەیە لە بازاڕیش بۆ ئەم بابەتە تۆ وردەکاری زیاترمان بەرە بەڵێ زریان دیارە وەک دەزانین بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەردەوام لە گۆڕاندایە هەندێک کات بەرز دەبێتەوە پێچوانەوە هەندێک کات دادەبەزێ بەڵام ئەمە چەند ڕۆژێکە بەهای دینار بەرامبەر بە دۆلار ڕووی لە بەرزبوونەوە ئەمە لە کاتێکدا کە لە دوو هەفتەی ڕابردووە بەهای دینار جارێکی دیکە بەرامبەر بە دۆلار دابەزی بە جۆرێک 100 دۆلار بەرامبەر بوو بە 160,000 دینار بەڵام دوای ئەوەی کە بانکی ناوەندی یاخود بڵین بەرپرسانی عێراق چەند ڕاگەندراویشیان بڵاو کردەوە سەبارەت بە بەهای دینار بەرامبەر بە دۆلار کە ئاماژەیان بەوە کرد کە هیچ گۆڕانکاریەک لە بەهای دینار بەرامبەر بە دۆلار ڕوونادا ئەویش دوای ئەوەی کە چەند دەگویەک بڵاو بۆ کە بەهای دینار دادەبەزێت یاخود بەرامبەر بە دۆلار بڵم ئەو گۆڕانکارانی لە بانکی ناوەندی دەکرێت و بەهای دۆلار بەرز دەکرێتەوە بەرامبەر بە دینار و بە جۆرێک بەهای دینار چکە سازین لە بانکی ناوەندی 100 دۆلار بەرامبەرە بە 132,000 دینار بەڵام چەند دەنگویەک بڵاو بۆ کە بەهای دینار بە جۆرێک دەبێت کە ئەم 132 نامێنێت و جارێکی دیکە بەهای دینار دادەبەزێ بەڵام دوای چەند لێدوانەی بەرپرسانی عێراق سەبارەت بە بەهاوکەی ئەم گۆڕانکاریەی بەخۆ بینی جارێکی دیکە بەهای دینار دابەزیەوەی لە پشتی منەوە دیارە وەک دەبینین 100 دۆلار بۆ منە کەسێک بیکرێت بە 153,750 کەسێکیش بێ بیفرۆشێت بە 153,000 دینار و 500 نارواتە ئەم هەیە بۆ جۆرێک لە هەندێک شوێن کەمتر زیاتر بەم جۆرەیە بەڵام بەهای دینار دەبینیت ئێستا بەرز بۆ تۆ لە چاو دوو هەفتەی ڕابردوو دیارە ئەمش هۆکارێکی دیکە ئەوەیە کە ئەو گۆڕانکاریەیە کە لە عێراقا ڕوو دەدات ئەو چاکسازیەی کە حکوومەتی نوێی عێراق یاخود سەرۆکوەزیران گرتوێتە بەر کە چەندین کەسیان دەستگیر کردووەوە پارە لە نێو ماڵەکاندیان لە شوێنەکانیان گیراوە ئەمە یەکێکە لە هۆکارانەی کەەوە شارەزایان ئاماژەی پێ دەکەن ئەڵێ بوونی ئەو دۆلار و ئەو پارەی کە دەگیرێ لەلایەن هێزانامنیەکانی عێراقۆ لەلایەن ئەو کەسانەی کە گومانی گەندەڵیان لێ دەکرا خود چنە سەر ماڵەکانیان ئەم پارانە دۆزنەوە مێچەکە لە هۆکاران هەروە سیستمی ئەسی کۆداش ئەمەژێکی دیکەیە لەسەرەوەی کە بەهای دینار جارێکی دیکە لە نێو بازاردا بەرز کاتەوە بەرامبەر بە دۆلار هاوکات هیچێکی دیکە و گۆڕانکاریانەیە کە لە جیهان و ناوچەکە بە تایبەت لە ئێران ڕوودەدا پەیوەندیەکانی نێوان ئێران و ئەمریکا وەکردنەوەی گەروی هورموز ئەو ئاڵ و گۆڕە بازرگانیە واتە ئەمانە چەندین خاڵن کە پەیوەندیان هەیە بە ئەوەی کە هەمیشە بەهای دینار بەرامبەر بە دۆلار ناجێگیر بێ هەندێک کات دەبینی بەم جۆرەیە ساوە چەند ڕۆژێکە بەرز بۆ تۆمەجێی خۆشحاڵیەوە بێگومانەمە ئەمە بەرزبوونەوەی بادینا بەرامبەر بە دۆلار بێگومان کاریگەری خۆیە لەسەر ژیانی هاوڵاتیان چکە زۆرێک لە هاوڵاتیان دەبینی تاڵاو شمەکیان کڕیوە بە دۆلار کاتێک بە قیستە دەیکڕن دەبێ ئەم پارەیە بگەڕێنەوە بۆ ماگانە بیگەڕێنەوە بۆ شوێنەی کە ئەو کاڵایەق دۆ شمەکە یاخود لە شوێن یەکەکانی نیشتە جێبوون کە پرۆژەیەکیان یاخود یەکەیەکیانێ بێ ماگانە ئەمە بن بە یەکێ بەڵام کاتێک بەهای دینار بەرز دەبێتەوە بێگومان جێ خۆشحاڵی هاوڵاتیان و چین و توێژەکانەوە ئەگەر هەیە ئەوەی کە شارەزایان باسەکەن ئەڵن ئەگەر ئەم گۆڕانکاریە لە عێراق بەم جۆرە ئێستا بەردەوام بێت و سیستەمی ئەسی کۆداش بە یەکجاری لەسەر تاسەری عێراق و هەرێمی کوردستانیش بەگشتی جێبەجێ بکرێت کە بێگومان ئەمە کاریگەری تەواوی دەبێت لەسەر ئەوەی کە بازرگانان بتوانن بە
بە نرخی بانکی ناوەندی یاخود بە بەهای بانکی ناوەندی دۆلاریان دەست بکەوێت ئەمەوا دەکات کە بازار زیاتر بخرێتە بڵم دۆلار زیاتر بخرێتە بازارەوە و بەهای دینا بەرز بێتەوە چونکە بوونی ئەم هۆکارانە وا دەکات کە هەمیشە بەهای دینا لە بازاردا بەرز بێتەوە گۆڕانکاریەکانیش بۆ ئاڕاستەیە ئەگەری هەیە لە دااتوودا بەهای دینا زیاتر بەرز ببێتەوەیش دوایەوەی کە بانکی ناوەندی هاوکات حکوومەتی نوێی عێراق بڵێ حکوومەتی عێراق سەرۆک وەزیران ڕێکاری زیاتر بگرێتە بەر بۆ بەرزکردنەوەی بەهای دینار لە نێو بازاردا چونکە تا ئێستا هیچ گۆڕانکاریەک نییە کە بەهای دینار بەرامبەر بە دۆلار 132,000 هەیە کە چەندە گوۆیەک بڵاو بۆ کە زیاتر بەرز بێت بەڵام تا ئێستا و بەهایە بەرامبەر لە دۆلار لە نێو بانکی ناوەندی بۆ بەجێگیری ماوەتەوە مێژکەلۆ خاڵانی کە بەهای دینار جارێکی دیکە بەم جۆرە بەرز بێتەوە. سپاس پێیان نێرمان هێمن کەمال لە سلەیمانیەوە لە ناو بازاری ئاڵوگۆڕی دراو لەگەڵمان ئامادە بوو ماندوو نەبی هێمن. با بچینە لای بابەتی نەوت بزانین پرسێکی گرنگی ترکە ئەمڕۆ هەبوو بابەتیەوە بووکە ئۆپیک جارێکی تر بڕیاریدا کە بەرهەمهێنانی نەوت بەرز بکاتەوە ئەمە چەندەم جارە کە لە ماوەی چەند مانگی ڕابردووە ئەم بڕیارە ئەیاد و بەرهەمهێنان بەرزەکاتەوە ئەم جارشیان بەرهەمهێنانی لە ئاستی 180,000 بەرمیلە ڕۆژانەیە بەرز کردەوە کە ئەمە کاریگەری لەسەر قەبارەی خستنە ڕوو لە بازار دروستەکە ئازانین قەیرانی جەنگی ئێران بووە هۆیەوەی کە لە ئاستێکی زۆرە خستنە ڕووی نەوت لە بازارەکانی جیهانە کەم ببێتەوە ئەمە لە ڕووی خستنە ڕووی ڕۆژانەوە هەڵبەتە نەک بەگشتی لە ڕووی خستنە ڕووی ڕۆژانەوە قەیرانی جەنگی ئێران گەورەترین قەیران بوو لە بازاڕی نەوتی جیهانە ئەم ڕێکارانش کە ئۆپیک پلاس ئەیگرێتە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم بابەتێ بۆی هەم وەکوتم کورتێنان لە بازار دروست نەبێت هەم کاریگەری لەسەر نرخەکەی دروست بکەن کە جەمپی گەورە نەکات دۆشۆکی گەورە لە بازاڕی نەوتە دروست نەبێت برند یەک بەرمیل نەوتی خاوی بە 72 دلار و 12 سنتە هەڵبەتە ئەمە پێش ئەم بڕیارەی ئۆپیکە ئەمە کاتێکەکە دۆناڵد ترامپ وتی گەشتبینم بۆی کە لەگەڵ ئێران بکەوینە ڕێکەوتن وتی بەرپرسانی ئێران بە تەواوی معنایانەوە ڕێکەوتنمان لەگەڵ بکەنەمە هەمووی ئاماژەی باشەیات سیگناڵی باشەیات بە بازاڕی نەوت و نرخەکەی دابزاندووە تقریبان لە ئاستی پێش جەنگەکەیە نرخی نەوت لە ئێستاە ئەبێ بزانین لەگەڵ کرانەوەی بازار ئایا ئەم بڕیاری ئۆپیک پلاسیش تا چەند کاریگەری لەسەر نرخەکەی دروستەکە ئەگەر هەواڵێکی سیاسی نوێ بە تایبەتی دەربارەی ئەم ڕێکەوتنەی نێوان ئەم لێکتەگەشتنی نێوان ئێران و ئەمریکا دروست نەبێت و شۆک نەهات بە بازارەکە بێگومانم بڕیاری ئۆپیک پلاسیش کاریگەری ئەبێت و نرخەکەی ئەوەندەی تردا ئەبزێنێت نەوتی تەکساس لە بازارەکانی جیهان بە 60 دلار و 78 سنت بوو گازی سروشتیش بە 3 دلار و 24 سنت ئەمڕۆ لە ینی ئەمڕۆ ناکاتی داخرانی بازار بێگومان مامەڵی پێوەکراوە کڕین و فرۆشتنی پێوەکرا ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی نەوت و نرخەکەی لە بازارەکانی جیهانە. سەرۆکی لیژنەکانی قایمقامیەت بۆ سوتەمەنی ئەڵێت هاوردەکردنی بنزین کاریگەری لەسەر دابزاندنی نرخی بنزینە بێت و چاودێری ئەو پرۆسەیە ئەکەن هوشیار عەلی سەرۆکی لیژنەکانی قایمقامیەت بۆ سوتەمەنی بە کورسات نیوزی وت ئەو بنزینەی هاوردە ئەکرێت پێویستە بە پێوەرەکانی پشکنی ناتێ بپەڕێت و ئۆکتانەکەی گونجاو بێت بۆ ئەوەی هاوڵاتیان زەرەرمەند نەبن. بێگومان ئەگەر بنزین هاوردە بکرێ و هاوڵاتیان توانن بنزین بێنین کاریگەریەکی زۆرە بێ لەسەر دابەزینی سوتەمەنی لە ئاستێکی زۆر باشە دابەزێت. ئێمە زیاتر لیژنەکانمان بە دواداچوونە چاودێری کوالیتی شەکەن بێگومان کە بیێنن لەژێر ڕێنماییە کە بێت کوالیتیەکەی کە وەزارەتی سامان سروشتەکان خەسڵەتەکانی دیاری کردووە بێت چۆن بێ خۆی کۆمەڵێک خەسەت هەیە خەسەتەکان زۆر زۆرن ئێستا ناتوان من هەمووی بۆ باسکەم بەڵام بەگشتی ئۆکتان هەیە ئێستا ئۆکتانی نۆرمال لە 89 دەست بێتە تانەوە یەکیش دوایەوە محەسەنمانەیە محەسەنیش لە 92 دەست پێکات تانەوە 394یش ئیتر دوایەوە سۆپەرمانەیە سۆپەریش ئۆکتانەکەی لە 95ەوە دەست پێکات بەرەو سەریش. گۆڕانکاری لە سیستمی کامێراکانی خاڵبۆخاڵ لە نێوان کەلار و کفری ئەکرێت تا کۆتایی ئەم ساڵش کامێرای خاڵبۆخاڵ لە نێوان کەلار و دەربەندی خاندا ئەنرێت. عەقید سامان عەلی و تەبێژی پۆلیسی هاتوچۆی گەرمیان بە کورسات نیوزی و دوای گازندەی شۆفێران لەسەر کامێراکانی خاڵبۆخاڵی نێوان کەلار و کفری لیژنەیەک لەگەڵ کۆمپانیای جێبەجێکاری پێک هات و خێرایی ڕێگە پێدراو ئەکرێتە 100 کیلۆمەتر لە سەعاتێکە. لە چەند ڕۆژی پێشودا لێژنەیەکی تایبەتمەند بەو خێرایە هاتن و بە پێداچوونەوەیەکیان بۆ خێرایانەکە لەسەر ئەو ڕێگایە بۆیە خۆشبەختانە بڕیاری ئەوەیاندا کە ئەو خێرایانە بگۆڕن لە 60 کیلۆمەتر
لە کاتژمێرێکا بۆ 80 کیلومتر لە کاتژمێرێکا. ئەو گۆڕانکاریانە ئەوان وشتن ئێمە لە سەروی خۆمان نووسراوەکەن بۆ سەروی خۆیان بۆ لایەنی پەیوەنددار کە بە دیاریکردنی ئەو خێرایە و لە ئایندەیەکی نزیکدا کاتێک خێرایەکە ئاڵوگۆڕی تیا ئەکرێ ئێمە ئاگدار دەکرێنەوە بۆی ئەو هێمانی کە لەسەر ئەو جادەیە بیگۆڕین. بۆیە لێرانەوە من حەزەکەم ئەلێرەیە داواکاری لەسەر جەمبرا شۆفێران ئەو شۆفێرانەی کە ئەو ڕێگا بەکاردێنن پابندی ئەو خێرایە بن کە ئێستا لەسەر هێماکەیە هەتا ئەو کاتەی هێماکە نەگۆڕین پابندی ئەو هێمایی شاستەوە بن هەتاکو ئەی گۆڕین. بە نسبەتی ڕێگای نێوان کەلار بۆ دەربەندی خان ئەوش هەموو ڕێکارەکە یاسایەکانی تەواو بووە بەس ماوە کۆمپانیای ناوبراو دەست بەکار بێ و مودەیەکیانیش بۆ دانراوە ئەبێ لە کۆتایی ئەم ساڵ هەموو ئیشەکانیان تەواو بێ واتە لە ساڵی ئایندە ئەکەوێتە خزمەتی شۆفێران. ئەو سەوزە و میوانەی لە ئێستا بۆ بازارکردنە هێنرێنە ئەلوەی کەرکووک زۆرینەیان بەرهەمی ناوخۆن بەشێکیان بەرهەمی دەرەوە، بەڵام جوتیاران ئەڵێن لە کاتی هێنانی بەرهەمەکانیان لەلایەن بازگەکانی سنووری کەرکووکەوە بە ناوی گومرگ و هەروەها سۆنەرەوە کاتێکی زۆریان پێچێت ئەمەش نیگەرانی لێکەوتووەتەوە. لەگەڵەوەش کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی سەوزە و میوە دروست کردووە. لە ئێستادا ئەو سەوزە و میوانەی بۆ بە بازارکردن دەهێنرێنە ئەلوەی کەرکووک زۆرینەیان بەرهەمی ناوخۆن بەشێکیانیش بەرهەمی دەرەوەن. لە کاتی هێنانی بەرهەمی ناوخۆی جوتیاران لەلایەن بازگەکانی سنووری کەرکووکەوە بە ناوی گومرک و سۆنەرەوە کاتێکی زۆریان پێدەچێ ئەمەش نیگەرانی جوتیارانی لێکەوتوێتەوە. لەگەڵ ئەوەش کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی سەوزە و میوە دروست کردووە. يعني دين 5 ساعات 6 ساعات 7 ساعات لو سيتنا جاري بناوي سولر جاري بناوي لقل لوريا اوي عراقي بيبي خطي طازه جاي ممكن لقل بارترا بيستاك او فلاحنا هش نص ساعات بمنوا لناو سيتريا عزيزه لبروا زوري خلقه فلاح كان شي اكر روان كده هوليرا رناوي تشتكي كم تيري بيرسخ جرام بوا اشياء امنيت ولا سيطره كما ولا سيطره بدوروش سيروش اشياء عراقيش تحملناك وك مستوردني وك ايراني تركي واني تربيه توزع عمري دريش بلا براد ليره نيمانه براد مانيه العراق او ماله تحملناك على السيطره كامينيته والروج دوان للسيطره تيكتي ژووری بازرگانی کەرکووک بە دوواداچوونی بۆ بەرزبوونەوەی نرخی سەوزە و میوە کردووە لە پارێزگاکە. لە راپۆرتی مانگانەدا مامەڵەی خراپی بازگەکان و ڕێگریکردنیان لە هاوردەکردنی بەرهەمی ناوخۆ بە هۆکار زانیوە. ئەو بارودۆخی کە ئێستا لەسەر سەوزە و میوە هەیە بابەتیش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا ئەوەی کە ئێستا باسی دەکرێن وەکو ژووری بازرگانی ئێمە بەداداچونمان بۆ کردووە بابەتی گومرگە، بەڵام ئەوەی کە بەرهەمی ناوخۆیە بە هیچ شێوەیەک ئەو یاسا ناگرێتەوە بەڵکو ڕێگرێکی ئاشکرا و دیارە لە بازگەکان دەکرێت. بەپی یاسای حکوومەتی عێراق دانانی خاڵە گومرکیەکانی سنووری کەرکووک تەنها بۆ بەرهەمی دەرەوەیە، بەڵام بەوتەی جوتیاران بۆ بە بازارکردنی بەرهەمی دەستیان دەبێت بە هەمان گومرک و سۆنەردا تێپەڕ ببن کە ئەمە شوای کردووە بەرهەمەکانیان تێک بچن و دواتریش نرخیان بەرز ببێتەوە. ئەم بار هەڵگرەی کە بەرهەمی باینجانی ناوخۆی هێناوە بۆ ئەلوەی کەرکووک تا بە بازاڕی بکات بۆ گەیشتن بەم ئەلوەیە ڕوبەڕووی کێشە و ئاستەنگی زۆر دەبێتەوە کە بەوتەی جوتیارەکان ئەمە هۆکارێکە بۆ بەرزبوونەوەی نرخی بەرهەمی ناوخۆی سەوزە و میوە. ئاسو ئەحماد، کورسات نیوز، کەرکووک. عێراق ڕۆژانە 150 ملیۆن دۆلار زیانی پێگات بەهۆی بەرزبوونەوەی پێوانەی پلەکانی گەرماوە. کۆی گشتی زیانەکانی ساڵی ڕابردووش 9 ملیارد دۆلاری تێپەڕاندووە. پێش ساڵی 2010 تەنیا 3 بۆ 5 ڕۆژ لە ساڵێکە پلەی گەرما ئەگەیشتە 50 پلەی سەدی، بەڵام ئێستا نزیکەی 25 بۆ 40 ڕۆژ لە ساڵێکە ئەو پلەی گەرمایەمان هەیەوە تا سەر و 50 پلەی سەدی. ڕێکخراوێکی ژینگەی ئاشکرای دەکات عێراق ڕۆژانە 150 ملیۆن دۆلار بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە لەدەست دەدات. ڕوانگەی عێراقی سەوز کە ڕێکخراوێکی تایبەتە بە پاراستنی ژینگە لە راپۆرتێکدا ئاشکرای کردووە عێراق بەدەست لێکەوتە خێرا و وێرانکەرەکانی گۆڕانی کەش و هەواوە دەناڵێنێت.
بەپێی راپۆرتەکە بەرزبوونەوەی پێوانەی پلەکانی گەرما زیانێکی ئابووری بەرچاوی با وڵاتەکە گەیاندووە بە جۆرێکە لە بەرامبەر تۆمارکردنی ئاستی پلەی گەرمی بۆ نیوەی کوڵان ڕۆژانە عێراق 150 ملیۆن دۆلار زیانی دارایی بەردەکەوێت. ڕوانگەکە دەڵێت کۆی گشتی زیانەکان لە ساڵی ڕابردوودا 9 ملیارد دۆلاری تێپەڕاندووە. هەروەها ئاماژە بە گۆڕانکاریەکی ترسناکیش دەکات لە شارەکانی بەغداد، بەسرە و میسان. کارتێکەرەکانی گۆڕانی کەشوهەوا لە عێراق بە شێوەیەکی مەترسیدار ڕوویان لە زیادبوون کردووە بە جۆرێک ساڵانە 25 بۆ 40 ڕۆژ پلەی گەرمی لە 50 پلەی سەدیدا تۆمار دەکرێت لە کاتێکدا پێش ساڵی 2010 تەنیا 3 بۆ 5 ڕۆژ بووە لە ساڵێکدا. ئەوەش بە واتای ئەوە دێت ژمارەی ڕۆژە گەرمەکان بە ڕێژەی 800 لە وڵاتەکە زیادیان کردووە. راپۆرتەکە هۆکارەکانی زیانە ئابوووریەکان بەهۆی گەرماوە بۆ چەند هۆکارێکی سەرەکی گەڕاندووەتەوە، لەوانەش پچڕانی بەردەوامی کارەبا و پەککەوتنی کار و چالاکیەکان و وەستانی کارگەکانی بەرهەمهێنان بەهۆی نەگونجانی کەشوهەواوە. ئەمە جگە لەوەی لە تەموزی ساڵی ڕابردوودا 3200 حاڵەتی نەخۆشی بەهۆی گەرماوە تۆمار کراون. 160 درەختی شەقامەکان وشک بوون و شەپۆلەکانی خۆڵبارینیش بە ڕێژەی 170 زیادیان کردووە. ڕوانگەی عێراقی سەوز هۆکارە بنەڕەتیەکانی تێکچوونی ژینگەی عێراق گەڕاندووەتەوە بۆ نەمانی پشتێنەی سەوزایی بە جۆرێک تەنیا شاری بەغداد نزیکەی 185 باخ و سەوزاییەکانی لەدەستداوە و گۆڕاوە بۆ شارێکی کۆنکرێتی کە گەرما لە خۆیدا گل دەداتەوە. هەروەها کێڵگە نەوتیەکان هۆکارێکی دیکەن. چالاکیە نەوتیەکان دەبنە هۆی دەردانی ملیۆنان تۆن گازی گەرمکەرەوە بۆ ناو بەرگە هەوا. ئەمە جگە لە مۆلیدە ئەهلیەکانە کە پشبەستنی زۆر بە مۆلیدە ئەهلیەکان لە ناو کارگەکاندا هۆکارێکی سەرەکی و ڕاستەوخۆی پیسبوونی ژینگە و بەرزبوونەوەی پلەکانی گەرمای شارەکانن. کە باسی وەرزش ئەەکەی ناتوانانی لایەنە ئابوووریەکەی لێ بەدەرکەی بە تایبەتی مۆندیال. پێم وایە مبالەغە نیە ئەگەر بڵین لایەنی ئابوووریەکەی زۆر زەقترە لە لایەنی وەرزشیەکەی، بۆیە ئەم شۆکە یەکەم یاری قۆناغی 16 سعات 11 شەو بەڕێواچە بایەمەش لێرە هەندێک داتای ئابووری بخەینە ڕوو بابزانێکین دەربارەی مۆندیال چ داتایەکی ئابووری نوێ و بێگومان سەرنجڕاکێشمان هەیە. وەکوتم ئەم شۆکە یەکەم یاری قۆناغی 16 سعات 11 یاری نێوان بەرازیل و نەرویجە. جا بەهای بازاڕی سەرجەم ئەو تیمانەکە ئەم ساڵ لە مۆندیالان هەمویان هەر 48 تیمەکە 17 ملیار و 220 ملیۆن یۆرۆیە، قەبارەیەکی یەکجار گەورەیە. بەڵام لە ڕێزبەندیەکانی فیفایە بۆ تیمەکان، واتە ڕێزبەندی تیمەکان بۆ باشترین هەتاوەکو لاوااسترین تیم کە فیفا دایناوە، بەرازیل لە ڕێزبەندی پێنجەمە و نەرویج لە ڕێزبەندی 21ەمایە. با بچینە لای زانیاریەکانی تر و باسی گرانترین یاریزانەکانیشیان بکەین. بەهای بازاڕی بەرازیل بە تەنیا 928 ملیۆن یۆرۆیە و نەرویج 589.9 ملیۆن یۆرۆیە. بەڵام لە نێوان یاریزانەکانە بێگومان ڤینیسیۆس جونیۆر 140 ملیۆن یۆرۆیە بەهای بازاڕیەکەی، ئەمە ئەستێرەی ریال مەدریدە. بەڵام یەکێکی تر لە یاریزانەکان کە بڵین بۆ نەرویج باشترین یاریزانی نەرویجە بەهای بازارەکەی 200 ملیۆن یۆرۆیە. جیاوازیان هەڵ هەیە، بەڵام جیاوازیەکان ئەوەندە گەورە نییە، هالاند کە ئەمە لە چەند ڕۆیکیشەوە بووە بە ترەندی سۆشال میدیا ڕێگە ڕۆشتن و شت خواردن و تەنانەت کاردانەوە کەشی لە کاتی گۆڵکردنە. یاریەکی ترکە بەڕێواچە سعات 3 ئینگلتەرا و مەکسیکا کە ئینگلتەرا لە ڕێزبەندی 4 فیفایە لە ڕووی باشترین تیمەوە، مەکسیک لە ڕێزبەندی دایە. بەهای بازاڕی ئەم دوو تیمە ئینگلتەرا 1,360,000 یۆرۆیە و مەکسیک 191.85 ملیۆن یۆرۆیە.
جیاوازەکان یەکجار گەورەیە. با بچینە لای داتاکانی تر و زانیاریەکانی تر ئەگەر هەمان بێ بەڵێ وەکوتم دوو گرانترین یاریزانەکان دوو باشترین یاریزانەکانی ئەم دوو تیمەش جود بێلینگام کە 130 ملیۆن یۆرۆ بەهای بازاڕیەکەیەتی و سانتیاگۆ خیمینێز کە لە ئاسێمیلانە ینی ئەستەرەی ئاسێمیلانە 18 ملیۆن یۆرۆ بەهای بازاڕێکێتی جیاوازی نێوان ئەم دوو یاریزانەش یەکجار زۆرە بێگومان ئەم یاریزانەش ئەستێرەی ریاڵ مەدریدە. ئەمە هەموو زانیاریانە بووکە بە بۆنەی چوونی مۆندیال بۆ قۆناغی 16ەم ویسمان لە ڕووی ئابوووریەوە باسی بکەین. ئەچینە بابەتێکی تر بۆ دوورەکەوینەوە لە وەرزش تێکەڵکێشی وەرزش و ئابووری باسێکی لێکتێگەیشتنی نێوان ئەمریکا و ئێرانەکەین. لە دوای لێکتێگەیشتن نێوان ئەمریکا و ئێران یەکێک لەو خاڵانەی لەسەری ڕێککەوتن و کاردانەوەی زۆریشی بە دوای خۆیان هێنا لێخۆشبوونی ئەمریکا بۆ فرۆشتنی نەوت و بەرهەمی پترۆکیمیای ئێران بوو. گەنجینەی ئەمریکا بابەتی ئەو لێخۆشبوونەی بە ناونیشانی مۆڵەتی گشتی ئێکس بڵاو کردەوە. بە گوێرەی ئەو مۆڵەتەش بۆ یەکەم جار لە ماوەی 40 ساڵە واشنگتن ڕێگە بە تارانەیات کە داهاتی فرۆشتنی نەوتەکەی بە دۆلار وەربگرێت. بەڵام ماوەی تەنها 60 ڕۆژی بۆ داناوە واتام لێخۆشبوونە تەنها 60 ڕۆژ بە ئێران درراوە. بە گوێرەی مۆڵەتی گشتی ئێکس هەموو مامەڵەکان بۆ بەرهەمهێنان فرۆشتن و ناردنی نەوت و پترۆکیمیا لە ئێرانەوە ڕێگە پێدراوە. بەڕوونی باسی غازی سروشتی و LNG نەکراوە بەڵام نەوت و بەرهەمە نەوتیەکان و بەرهەمی پترۆکیمیا بڕبڕی پشتی ئابووری ئێران و واشنگتن بە کردارێکی ڕێگەی بۆ وەرگرتنی ملیاران دۆلار بۆ کۆماری ئیسلامی خۆش کردووە. گەنجینەی ئەمریکا لە خاڵی دووەمی ڕێکەوتنەکە باسی لەوە کردووە کە کڕینی نەوت و پترۆکیمیای ئێران بە دۆلار ڕێگە پێدراوە. حکوومەتی ئێران بە هەموو ئەو کەسایەتی و دامەزراوانەشەوە کە سزا دراون ئەتوانن پارەی فرۆشتنی ئەو بەرهەمانە وەربگرن کە ئەمانە پێشتر بێگومان لێیان قەدەغا کرابوو. باوردەکاری داتا و ژمارە باسی ڕێککەوتنی ئێکس ئەو 60 ڕۆژ لێ خۆشبوونە ئەەکەم کە ئەمریکا داوێتی بە ئێران بۆی کە بتوانە نەوتەکەی بفرۆشێ و ڕێگەی پێداوە بۆ یەکەم جار لە دوای 40 ساڵ پارەی فرۆشتنی نەوتەکەی بە دۆلار وەربگرێ. لێرە زانیاری و داتا ژمارە وەرەگرنەوەکەوتمە ما کاردانەوەی زۆرشی بە دوای خۆیان هێناوە ئەوانە کە بەرهەڵستی ئەکەن ئەڵێن ئەمریکا ملیاران دۆلار بۆ ئێران بەدەستەخات. بەڵام ئەگەر زانیاریەکانمان بۆ بێ پێتان ئەڵێم کە هەرچەند ئەمریکا لێ خۆشببوونی دەرکردووە نەوڵاتەکانی سنووردار کردووە نەقەباری کڕینی سنووردار کردووە بەڵام هێشتا سەرەکی ترین کڕیاری نەوتی ئێران چینە واتاڵە وڵاتانی تر زۆر ناوێرن ڕوولا کڕینی نەوتی ئێران بکەن. چەند هۆکارێکیە کە من لێرا پێتاڵم هۆکارەکانی چییە. لێ خۆشببوونەکەی کاتەکەی 60 ڕۆژە ئەوترێت کە 60 ڕۆژە بەڵام بە هەژمارکردنی ئەوە بە لە بەرچاوگرتنی ئەوە کە فرۆشتنی نەوتی ئێران لە بارکردنەوە هەتاوەکو ناردنی و هەتاوەکو هەناردەکردنی چەند هەفتەیە کێمێنێ ئەوترێت کە لە بنەڕەت تا تەنها 40 ڕۆژ و چەند ڕۆژێکی بەدەستەوە مێنە ئێران لە 21 مانگی هەشتی 2026 کۆتایی دێ ڕوون نییە کە ئایا ئەم لێ خۆشببوونە درێژەکرێتەوە یاننا. با بچینە لای داتاکانی تر و زانیاریەکانی تر وەکوتم باباسی کڕیارەکانتان بۆ بکەم و باباسیەوەتان بۆ بکەم کە بۆچی وڵاتان زۆر ناوێرن نەوتی ئێران بکڕن تەنان دەستاکە لێ خۆشببوونی هەیە. لێ خۆشببوونەکە چی ئەگرێتەوە؟ نەوتی خاوەگرێتەوە، غازی سروشتی چڕ ئەگرێتەوە، بەرهەمی پترۆکیمیا ئەگرێتەوە. بەڕوونی باسی غازی سروشتی و LNG نەکراوە. لێ خۆشببوونەکە بە دیاریکراوی نەیوتوە کە ئەتوانی ئەم دوو بەرهەمەش هەر بەو شێوەیە بە ئازادی بفرۆشی و پارەکەیان بە دۆلار وەربگری. بەڵام ئەگەر واش بێت ینی ئەو دوو بەرهەمە قەدەغە بێت و لە ژێر سزاکان ئاما بێتەوە تەنانەت ئەگەر بۆ ئەم سێ بەرهەمە ڕێگەی پێدرابێت لە بەرەوەی کە بە تایبەتی نەوتی خاو و بەرهەمی پترۆکیمیا پڕبڕی پشتی داهاتی ئێرانن و داهاتی دۆلار و داهاتی دەرەکی ئێران ئەمە داهاتێکی زۆر بۆ وڵاتە بەدەستەخات. بابزانین چی ترمان هەیە هەر دەربارەی ئەم لێک تێگەیشتنە و داتا و ژمارەکانی ترمان. ئەگەر هاتوون سیناریۆیەکیان لەبەر چاوگرتووە بۆ ئەوەی کە ئێران
بتوانێت قەبارەیەک نەوت لە ماوەی ئەم 6 ڕۆژەیە بفرۆشێت. سیناریۆکە ئەڵێ ئەگەر ئێران ڕۆژانە 2,400,000 بەرمیل نەوت بفرۆشێت لە ماوەی ئەم لێخۆشبوونەیە و نرخی نەوت لە دەوروبەری $80 بێ. ئێستا ئازانین کە کەمترە $72 سەر و $72 بەڵام ئەڵێ لە ئەگەریەوەی کە نرخی نەوت لە ماوەیە $80 بێت داهاتی $10 ملیار لە ماوەی 6 ڕۆژە بۆ ئێران بەدەست دەخات. با بچینە لای بابەتەکانی ترمان باسی پێدانی پارەکە بکەین. بۆچی ئێران هەتاوەکو ئێستا تەنها شوێنێکە ئەیتوانی نەوتی پێ بفرۆشێت چین بوو لەبەرەوەی کە هەندێک دامەزراوە هەندێک کەسایەتی کەوتونە ژێر سزاکانی ئەمریکا. بۆ نمونە نەی ئەتوانی پارەکەی بە دۆلار وەربگرێتەوە لە زۆربەی وڵاتان. بۆ نمونەیەکی لە وڵاتانە عێراق بوو لە مامەڵەی غازەکەیە هەتاوەکو ئێستاش عێراق قەرزی ئێرانی لایە لەبەرەوەی کە ناتوانێت پارەکە بە دۆلار بات بە ئێران. بەڵام لە ئێستاە ئەڵێ لە ماوەی لێخۆشبوونەکەیە لەم 6 ڕۆژەیە چه حکوومەتی ئێران چ بانکی ناوەندی چ کۆمپانیا سزادراوەکان و تەنانەت کەسایەتی و دامەزراوە سزادراوەکانیش ئەتوانن پارەی فرۆشتنی ئەو نەوتە وەربگرن. واتە ئەمریکا بە تەواوەتی ئەتوانین بڵین بۆ 6 ڕۆژ سزاکانی سەرکەرتی نەوتی ئێرانی لا بردووە. با بچینە لای زانیاریەکانی ترمان باسی بەکارهێنەرانی ئەم لێخۆشبوونە بکەین. ئەوانە کە لە ینی بە زۆری سوودمەند دەبن لە لێخۆشبوونەکەی ئەمریکا لە سەرەتایە کۆمپانیای نیشتیمانی نەوتی ئێرانە کە بۆ بەرهەمهێنانی نەوتی ئێران کاری بەرهەمهێنان و دۆزینەوەی نەوت ئەکا لە ئێران. بانکی ناوەندی ئێران بێگومان بۆ مامەڵە نەوتیەکان لە کاتی فرۆشتنی نەوت تا بۆ وەرگرتنی پارە ئەتوانێت سوود لەم لێخۆشبوونە بینە. کۆمپانیای نیشتیمانی نەوت هەڵگرەکان کە ئەمەش بۆ هەناردەکردن بۆ ناردنی نەوت لە ڕێگەی نەوت هەڵگرەکانەوە ئەو نەوت هەڵگرانە کە نەوتی ئێرانە گوازنەوە سزان لەسەرەکە ئەمانش سوودمەند دەبن لە لێخۆشبوونەکە و کۆمپانیای پیشەسازی پیترۆکیمیایی کەندا و کە ئەمە کۆمپانیایەکە لە ئێران سزای ئەمریکای لەسەر بوو بۆ مامەڵەکردن و فرۆشتن و هەناردەکردنی پیترۆکیمیا کە ئەمانیش سوودمەند دەبن لە لێخۆشبوونە 6 ڕۆژیەکەی ئەمریکا. با بچینە لای زانیاریەکانی تریشمان. مەترسیەکانی ئەم لێکتێگەیشتنە چیە؟ هەرچەند ئەم لێکتێگەیشتنە کراوە 6 ڕۆژە وەکوتم 6 ڕۆژەکە ژەڵێن بە کردارێکی 40 بۆ 43 ڕۆژە بەڵام هەندێک خاڵی تری هەیە کە ڕوون نییە. یەکەمیانەوەیەکە ئەمریکا ئەتوانێت بە تاگلایەنە ئەم لێخۆشبوونە ئەم ڕێکەوتنە هەڵبوەشێنێتەوە. واتە لە ماوەی ئەم 6 ڕۆژە هەر ڕۆژێک ئەمریکا خۆی پێی خۆش بێ ئەڵێ سزاکان گەڕایەوە. ئەگەر وڵاتێک نەوتی لە ئێران کڕی بێت ئەوە کتوپڕ ئەمریکا سزاکان بهێنێتەوە بیگەڕێنێتەوە لە لێخۆشبوونەکە پاشگەز ببێتەوە. ڕاستەخۆ وڵاتە ئەگرێتەوە کە ئەمریکا سزای ئەیاد و هۆکاریەوەش کە هەر لەم ماوەیە تەنها وڵاتێک کە نەوتی ئێرانەکرێت لەو دەگمەن وڵاتانە کە نەوتی ئێرانەکرێت چینە وڵاتان تر ناوێرن بیکڕن. دیاری نەکردنی سەقفی فرۆشتن بابەتێکی ترەوە تا دیاری نەکراوەکە تا چ قابارێک تا چه ئاستێک بۆی هەیە کە لە ماوەی ئەم 6 ڕۆژەیە نەوت فرۆش بێ ئەمەش بفرۆشێ. ئەمە خاڵێکی ناڕوونە. سنووردار نەکردنی کڕیاران واتە ئەمریکان نەیوتووە فلانە وڵات و فلانە وڵات بۆی هەیە نەوتی ئێران بکڕێت. بۆیە وڵاتان تۆزە دڕدۆنگن لەوەی کە بێنە ناو ئەم بابەتەوە. نەبوونی هەژماری دەستەبەریش بابەتێکی ترە کە دیاری نەکردو. بۆ نمونە سەرەتا ئەوتراکە ئەمریکا وتوێتە بێ ئەو پارەی کە لە ڕێگەی ئەم فرۆشتنەوە دەستێکەوە بێتە هەژمارێکی بانکی لای ئەمریکا. ئێران بەوە ڕازی نەبوو و بابەتەکە گۆڕا. ئێستاوەکو وتم هەموو دامەزراوە و بانکی ناوەندی و بابەتانە ئەتوان وەری بگرن بەڵامەوەی کە بابەتەکە هەژمارێکی دیاریکراوی بۆ دانەنراوە ئەمەش خاڵێکی ناڕوونی ڕێکەوتنەکەیە. هەر سەبارەت بە پرسی نەوت ڕۆیتەرز شیکاریەکی بۆ قەیرانە نەوتیەکانی جیهان کردووە لە ساڵی 1970 هەتاوەکو ئێستا. ئەڵێ جەنگی ئێران بازاڕی جیهانی نەوتی ڕوبەڕووی قەیرانێک کردوێتەوە کە جیاواز بوو لە قەیرانەکان و شۆکەکانی پێشووی بازاڕەکە. لە کاتێکا هێشتا شۆڕشی ئێران لە ڕووی ماوەی درێژەکێشانی قەیرانەوە لە ڕیزبەندی یەکەمی شۆکە نەوتیەکانی جیهانایە. بەڵام قەیرانەکەی ئەم ساڵ کە بەهۆی جەنگی ئێرانەوە دروست بوو لە ڕووی قەبارەی کورتهێنان و فراوانی کاریگەریەکانی سەرنجی ئابووری ناسان و چاودێرانی بەلای خۆیان ڕاکێشاوە. ئەوەی بەهۆی داخرانی گەڕی هورمز لە کاتی جەنگەکەی ئەم ساڵا ڕوویدا تەنها دروستبوونی ئاستەنگ لە هەناردەی نەوت نەبوو. زنجیرەکانی دابینکردنی غازی سروشتی و بەرهەمەنەوتیەکان و تەنانەت بەرهەمی سەرەتایی پیشەسازیش ڕوبەڕووی ئاستەنگی گەورە بوونەوە. ئەوەش دەری ئەخات کە ئابووری جیهان لە ئاستێکی بەرزە پشت بە ژێرخانەکانی وزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەستێت هاوکات
دامەزراوە نێودەوڵەتیەکان و وڵاتانی بەکارهێنەر بە بەکارهێنانی یەدەگی استراتیژی و ئامرازەکانی بەڕێوەبردننی بازار هەوڵیاندا ڕێگری بکەن لە زیاتر پەرسەندنی ناسەقامگیریەکان. بەڵام هێشتا ئابووری ناسان هۆشداریان لەوەی کە لێکەوتەکانی ئەم قەیرانە لەوانەیە تەنها لە بازاڕی نەوتان نەمێنێتەوە، بازرگانی جیهانی، ئاسایشی وزە و پیشەسازیەکان بۆ ماوەیەکی زیاتر بخاتە ژێر کاریگەریەوە. هەرچەندەکە لە ڕووی کۆی قەبارەی کورتێنانەکەی کاتی شۆڕشی ئێران هێشتا لە ڕیزبەندی یەکەمایە. ڕۆیتەرز شیکاریەکی زۆر ورد و پوختی کردووە و ئەم قەیرانەکە لە کاتی داخرانی گەری هۆرمز بۆی جەنگی ئێرانەوە لە بازاڕی نەوت تا دروستبوو بەراوردی کرد لەگەڵ قەیرانەکانی پێشووتر. زوو لە کاتی شرۆڤەکردنی جەنگەکە گوێمان لێبوو هەندێک لە شرۆڤەکارانی ئاود ئەم قەیرانە گەورەترین قەیرانی نەوتە تەنانەت لە قەیرانەکەی ساڵی هەفتاکانیش زیاتر لە هەندێک ڕۆ بەڵێ لە هەندێک ڕۆ نەخێر لێرە بە وردەکاری پێتان ئەڵێم کە بە چ شێوەیەکە هەموو ئەو شۆکە مێژوویانە ئەو قەیرانانەکە لە بازاڕی نەوتە دروست بوون. یەکەمیان زۆربیان لایەنێکی پەیوەستە بە ئێرانەوە، یەکەمیان بەهۆی جەنگی ئێرانەوە بوو کە ئەم ساڵ ینی کۆتایی ئاخر قەیران کە دروست بوو ئەم ساڵ بوو کە سەر و 14 ملیۆن بەرمیلی ڕۆژانە کورتێنانی لە بازاڕی نەوتا دروست کردووە تا خستنە ڕووی نەوت بۆ بازاڕەکانی جیهان سەر و 14 بەرمیل ڕۆژانە کەمی کرد. شۆڕشی ئێران بابەتێک بوو کە لە کاتی شۆڕشی ئێرانە ڕۆژانە 5 ملیۆن و 600 هزار بەرمیل خستنە ڕووی نەوت دابەزینی بەخۆیەوە بینی. سزای نەوتی وڵاتانی عەرەبی بابەتێکی تر بوو. ئەمە وڵاتانی عەرەبی ئەمریکا و ئیسرائیل و هەروەها هەناردەکردنی نەوت بۆ ئەو وڵاتانەی سزای بەسەر وڵاتانەیە سەپاند و ئەمە هۆکارێکی تر بوو کە قەبارەی خستنە ڕووی نەوت کەم بکات و یەکێک لە قەیرانە نەوتیەکان بە هەژمارەکرد لەسەر ئاستی جیهان کە 4 ملیۆن و 500 هزار بەرمیلی ڕۆژانە کەمی کرد و جەنگی کەنداویش بابەتێکی تر بوو کە 4.3 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بووە هۆی ئەوەی کە خستنە ڕووی نەوت لە جیهانە کەم ببێتەوە. بەڵام ئەمە ئەوەی پێشتر باسم کرد کورتێنانی ڕۆژانە بوو. کۆی کورتێنانەکە ڕێزبەندیەکە بە تەواوەتی ئەگۆڕێت لەبەر ئەوەی کە لە جەنگی ئێرانە لە جەنگی 8 ساڵەی ئێران لەگەڵ عێراقا ڕوویدا ماوەکەی درێژخایەن بووە کوتم 8 ساڵی پێچوو هەرچەند قەبارەی خستنە ڕووی کورتێنانی خستنە ڕووی ڕۆژانە بەقەدەر ئەم جەنگەی ئەم ساڵ نەبوو بەڵام لەبەرەوەی کە ماوەکەی درێژخایەنتر بوو بۆیە ئەگەر کۆی کورتێنانەکە لەبەر چاو بگرین ڕێزبەندیەکە ئەگۆڕێت و جەنگی ئێران لە ڕووی قەیرانی نەوتیۆ دێتە ڕێزبەندی بڵین ڕێزبەندیەکە گۆڕانکاری بەسەرادێ 4.3 ملیار بەرمیل گۆڕانکاری بەسەرادێ ینی کورتێنانی دروست کردووە. شۆڕشی ئێران 1.5 ملیار بەرمیل کورتێنانی دروست کردووە. سزای نەوتی وڵاتانی عەرەبی 590 ملیار بەرمیل کورتێنانی دروست کردووە و جەنگی کەنداویش 520 ملیۆن بەرمیل کورتێنانی لە بازاڕی جیهانیا دروست کردووە. کاریگەری ئەم جەنگەی ئەم ساڵ تەنها نەوتی خاو نەبوو لە زنجیرەکانی دابینکردنی چەندین بەرهەمە ئاستەنگی دروستکرد یەکیان نەوتی خاو بوو یەکیان گازی سروشتی بوو بەرهەمە نەوتەکان و پێینی کیمیاییش سەرەکیترین ئەو بەرهەمانە بوون کە بۆی جەنگەکەی ئەم ساڵەوە زنجیرەکانی دابینکردنیان ئاستەنگی تێکەوت. هەرچەندە هەر ئەمانش نەبوون بابەتی تریش بوو بەڵام ئەمە گرنگترینیان بوو کە کاریگەریان لەسەر بابەتی تر و لەسەر پیشەسازی جیهانیش دروست کرد. با بچینە لای زانیاریەکانی تروە داتاکانی ترمان هەر لەم بارەیەوە. بازاڕی جیهانی LNG یەکێک لەو بازاڕانە بوو کە زیانمەندی گەورە بوو لە جەنگەکەی ئەم ساڵە لە جەنگی ساڵی 2026 کە بەرهەمهێنانی قەتەر بۆیە بە دیاریکرای باسی قەتەرەکەین یەکێکە لە گەورەترین دابینکارانی LNG لەسەر ئاستی جیهان بەرهەمهێنانەکەی 120 کەمی کرد و ئەوترێت بەهۆی ئەوەی کە ژێرخانەکانیشی زیانیان بەرکەوتووە گەیشتنەوەی بە ئاستی پێش جەنگەکە هەندێک کاتی زیاتریشی پێویستە. دابەزینی خستنەڕووی قەتەر و ئیمارات پێکەوە 24 ملیۆن تۆن بووە بەهۆی جەنگەکەوە لە کاتێکا کە ساڵی 2025 بازرگانی جیهانی LNG 428 ملیۆن تۆن بووە بەڵام خستنەڕوو ئەم ساڵ بەهۆی ئەم جەنگەوە 5.6 کەمی کردووە. با بچینە لای بابەتەکانی تروزانیاریەکانی ترمان باسی یەدەگی استراتیژی بکەین. ئەوەی کە ئەم ساڵ و لە ساڵی 2026 زۆر یارمەتی دەربوو کە نرخی نەوت
پێشبینی زۆر ترسناکە کرابووە نرخینەوت باسی 150 دلاری شەکرا ئەوە یارمەتیدا کە ئەو نرخانە بەخۆیەوە نەبینێت خستنە ڕووی یەدەگی استراتیژی وڵاتان بوو کە لە چەند قۆناغا لە مێژووە ئەم یەدەگی استراتیژیە خراوەتە بازارەوە کە یەکەمیان ساڵی 1992 بۆ 6 ملیۆن بەرمیل خراوەتە بازار، ساڵی 2005 6 ملیۆن بەرمیل خراوەتە بازار، ساڵی 2011 دیسانەوە 6 ملیۆن بەرمیل خراوەتە بازارەوە. بەڵام مانگی سێ 2022 کاتی دەستپێکی جەنگی ئۆکراین بۆ جەنگی ئۆکراین بە دوو قۆناغ نەوتی استراتیژی خرای بازار بۆی کورتێنان دروست نەبێت. لە قۆناغی یەکەمیا 6.7 ملیۆن بەرمیل بوو، قۆناغی دووەمی مانگی 4 بوو 120 ملیۆن بەرمیل بوو و ساڵی 2026 واتە ئەم ساڵ ئەمە گەورەترین خستنە ڕووی یەدەگی استراتیژی نەوت بوو لەلایەن وڵاتانەوە کە 400 ملیۆن بەرمیل نەوت لەلایەن وڵاتانەوە خرای بازارەوە بۆ ئەوەی کە قەیرانەکە کاریگەری لەسەر نرخینەوت لە ئاستێکی بەرچاوە دروست نەکات. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی ئەم قەیرانانەکە لە بازاڕی نەوت تا ڕوویدا و دەربارەی ئاخر گۆڕانکاری دوایین گۆڕانکاری کە لە بازاڕی نەوت تا هەبوو. بەم هەواڵەش کۆتایی بابووری ئەم ڕۆمانە هێنین. سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.